تاکە دەرمانی برینەکانی ئێمە دامەزراندنە تەنها بە دامەزراندن کۆی کێشەکانی وانەبێژ چارەسەر ئەبێت لەم کاتەیە و تاکوکەی ئەم بایکۆتی ئێمە درێژا کێشێ ئەوە ئەمێنێتە سەر ئەوەی ئاخۆ کەی حکوومەت وەڵامی ئێمە ئەداتەوە هیوادارین تا زووە حکوومەت بێتە سەرخەوتووە کێشی مامۆستایان بەگشتی وانەبێژان بە تایبەتی چارەسەر بکات چونکە وڵات بەبێ پەروەردە وێرانە بێت ئەوە شتێکی حتمیە. ئێمە بۆ ماوەی 43 ڕۆژە لە شەقامین بۆ 6 هەفتە ئەبێ داواکاری ئێمە تەنیا دامەزراندنە ئێمە کێش و معاناتی زۆرمان هەیە بەدەر لەوەی ئەرکێکی زۆرمان هەیە بەرامبەر بە مافیەکی کەم کە هیچ شایستەی مامۆستای وانەبێژ نییە. مامۆستایانی وانەبێژ قورسترین معاناتیان هەیە لەناو مامۆستایانە. ڕێگای دووری دەوام موچەی کەم هاوینان لێبڕینی تایە نەبوونی مۆڵەتی دایکایەتی نییە و کۆمەڵی گیر و گرفتی تر کە ڕوبڕووی مامۆستایانی وانەبێژە بێتەوە ئێمە داواکاریمان دامەزراندنە هیوادارین کەوە داواکاریەکەمان جێبەجێ بکرێت بەبێ دامەزراندن ئێمە ناگەڕینەوە هەڵەکانی خوێندن. ئەگەر وەزیری پەروەردە ئەوە خەمی پرۆسەی پەروەردە و فێرکردن و قوتابیەکانێتی با مامۆستاکانی دامەزرێنی و خەمێک لە مامۆستاکانیش خوا ئێمەش بەشێکین لە کارتی پەروەردە.